الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری مامۆستا عەبدولستار و خێرخوازان هەستان بە ئەنجامدانی ئیفتار سایمێک کە ئێوارەخوانێک بوو بە بۆنەی ڕەمەزان کە ئەو خەڵکن بانگ کردبوو لێرە بانگ بشێنن. خوای گەورە پاداشتی ئامادەوام داتەوە کە مەجموعەیەکی باش لە چین و توێژەکان ئامادە بوون لە مامۆستایانی ئاینی لە خەڵکی دی ئەلحەمدولیلا خەڵکەکی باش ئامادە بوو. دەوری 200 نەفەری ئیفتار سایمەکە بەشداری کرد. ئامانجیمەشەوە بوو لەو ئیفتار سایمە زیاتر براتی و ئامانجی هەبی لە نێوان ئەو موسڵمانانە زیاتر بە یەکدیشاد بن، زیاتر کە هەموو شوێ یەکدی بکەین، زیاتر براتی و عیبادەتی خوای گەورە بکەین، زیاتر لە خوا سولحانی تێدا بین ئینشاءڵڵا. بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە بەرپرس و کارجێڕانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەەکەم کە وەک نەریتی ساڵانەی خۆیان ئەم ساڵیش لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەڵساون بە ڕێخستنی ئێوارەخوانێک بۆ سەرجەم چین و توێژەکان لە پیاو ماقوڵان و گەنجان و مامۆستایانی ئاینی و هەروها ڕیشسپیانی دەڤەرەکە و دەستخۆشیان لێ ئەەکەین، هیوادارین بەردەوامن لە سەرکارە خێرخوازەکانیان و خوای گەورە پشت و پەنایان بێت. داواکاری خدای پەروەردگار ئەم بەخشینەیە کە ئێستا ئەمەلی کۆبوونەوە و ئەم ئیفتار سائیمیە واتە بەربانکردنەوەی موسڵمان لەگەر یەکدی چەند ئەجرێکی تێدا. یەک لەو ئەجرانە ئەوەیە دوعای خێر لۆ یەکدی ئەکەین و ئەجری ئەو ڕۆژێک کە ئینسان لە خوای پەروەردگار پێ ئەبی ئەو کەسەی هۆکارە لە شکاندنی ئەو بانگەیە و خواردنێک دەخوا و ئاو دەخواتەوە دنکە خورمەیەک دەخوا دنکە قەسبێک دەخوا بەڕاستی ساحێبەکەی بەخشندەکەشی تێدا لەو ڕۆژەی هەمووی بەشدارە کە ئەوە ئینسانی موسڵمان بەرەو قۆناغێکی گەورە ئەبا کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم سەرم سوڕ ئەمینی لە ئیشوکاری ئینسانی موسڵمان چونکە بەڕاستی هەموو ئیشەکانی هەمووی خێرە. ئەفەرمی ئەگەر ناڕەحەتی و موسیبەتی هاتە پێشێ سەبری لەسەر ئەگری، ئەگەر نیعمەت و خۆشیم پێدا سوپاسگوزاری خدای پەروەردگارە، چونکە خدای پەروەردگار ئەفەرمێ وەشکورو لله، شکرانی خدای گەورە بکەن، شکرانی نیعمەتەکانی خدای گەورە بکەن هەتا خدای پەروەردگارش لێتان خۆش ببێ. ئەو جا ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای خێر زۆر لە ئەو کەسانە ئەکەین کە سەبەب بوون لەو ئەنجومەنە جوانەیەدا کە خواردنی چەند کەسێک ئامادە ئەکەن، میوانداریان ئەکەن. خوای پەروەردگار بە گەورەی و خۆی ئەم میوانداریان لێ قبول بکات و هەمومان بە لیقای خوای پەروەردگار شاد بینەوە.